کوڕە کاکدا هەمدا بەسەوە بۆ شیرینیش واز لێناوە. سەرچاوم کاک سەرکرد سەرچاو. باش یاکۆ گیان کورە وەڵای ئازانم کاکە وەڵای خەجاڵەتم 3 ڕۆژە چیوە 4 ڕۆژە مەوعیدی یاریدانە ناتوانم می کاکە خۆتە زانی ئەو ڕۆژە مناقەشەم نەبوو لەگەڵ ئەو کوڕە تۆزێ دەسەوێ خەمان کرد تر هەڕەشاکە بە یەک دنیا سیم کارتەوە فەرجاری و شەخصێکیان تەلەفۆنەکە هەڕەشاکە لەبێتە دەرەوە ئاوات لێکرد ئێتر مشتم ماوەی با لە ماڵەوە بزاتەوە مۆزوعەیەک لابێتەوە ئایا شار ئاگادارە ئەو شتی بزانم چیە مەسەلەکە شتێک کاکدا هەمدا واز بێنە کاکدا دەتوخوا واز بێنە دەسم ماچەکەم واز بێن عەفو ئەوە قەتع بوو تەلەفۆنی بوو هیچ نەبوو ئیتر وەڵای ئیتر چاڕێ ئەو وەزعیم یەک لابێتەوە ئیشەڵا یارەکانمان دەست پێ بکەینەوە و هەم بێت لەوەش کاکە دەواز بێنە برا دەواز بێنە کاکە تۆزێکی تر بۆتەکەمە باشەوە دیارە تەلەفۆنێکی زەڕورم لەگەڵە باشە دا باشە با قوربان دەیخوافز ئەرێمە تەواوە کاکدا ئەم دەواز بێنە برا بێژن تۆر سپڵەی دنیا پارەی بۆت ناردووە کوڕە ئێ کاکە بۆی ناردوومەز وەڵڵا ئەیدەمەوە بەخوا ئەیدەمەوە کاکە خۆ قەرزاری خواردووە کوڕە بە چی دیتەوە تۆ ئیش ناکەی کوڕە بابایت بەخوا جارە خۆم ئەزانم چۆن عیلاجێکم ئەلو ئەرێ شیرین گیان ئەتۆ جوابی تەلەفۆنی من نادێوە شیرین دەمرم بەبێت و ئەو دەچێ چیوە لەم مەکە شیرین ببوورە داهەمگیان بەس بەخوا خوا ئەمڕۆ دووبارە 3 جار مناقەشەم لەگەڵ مێردی پوورم بۆڵە تۆ بۆ نایتە دەرەوە لەگەڵمان هەر لە ماڵەوەی بۆیە زۆر تەلەفۆن مەکە باشە؟ تەواو مشکلمانە دەگەوان بڕۆ دەرێ پیاسە چ بکە دەرفەتە چی وەگرە لە پەنیاچی قسەم دەگە بکە خۆ دنیا وەرناگەڕێ تۆ مەجالەدەی مەجالادە ینی 3 ثانیە فەرقە تەلەفۆنەکە باشە شیرین جان ئەم چەند جار پێ دەرێن ڤیدیۆم لە بکەوە هەر دەرێن نازانم چێ هەنج ئەوە لەگەڵ کێ قساکەی خاڵە بەخوا کەس نییە ئەو برادەرەمە کاکە ئەو بای لەم بەریاڵێم خاڵە توخوا واز بێرە خاڵە ئەو بای لەم بەریاڵێم وەڵی وا دەخستەوە وا بزانم لە ژیانە تەلەفۆن ناکاتەوە ئەلو ئەوە دایخستەوە دەبی غەڵەتم نەکردبی قسەی غەڵەتم کردبی بسپۆسە گۆرانێکی خۆم باشترە بەڵێن بێئیتر ناوت ناهێنم دڕچی غەم لە جێی شادیت بچێلم پەیمان بێت چونکە شکا بەڵێنم بسرم لە چاوم فرمێسکی خوێنم بەڵێن بێئیتر ناوت ناهێنم الله وبركاته درچی غەم لە جێی شادیت بچێلم ئەوە بژان و فەرمۆ جەبناوەیە؟ لا نیتمان ئەدرۆس وێنە گوتەیە؟ غەڵەتم کرد فرۆشتم نافرۆشم بەکەی بخۆمە تەوا وازم لێ بینە ئەو چیە دوای دەرە باخرێت غەرق بووە ئێوەڵۆ پارەمە تۆ خەڕ کردیە باکەرە بغەرق بۆ مشکلە تو نییەوە بڕۆ وازم لێ بینە جاری دەی وڵای کاسبی وانە باشە لەکنە من ئەو هەیە باشە بە قوربان خوات لەگەڵ باشە بە قوربان خوات لەگەڵ ئەمن دالێبوون دەکەم باشە خواافیز وعافیز بسەر چاوم لە چەند دەربوونە چەند دەر پەیمان بێت نەیاتۆ تازە نەیاتەوە وەختی زەرگو ناویە فرمێسکی نەیاتۆ تەوا بزن ئەو چەوە چوو شیرینە
دبي خالد شكر بي خير بي شيرين جان ظلم هلا لا يعتوا أنا أستبين بري أو شرط سبو خالد قال تيكر خالوني اليد أو الهوار وبختمنا خالد سأل عقبته هي أتخو من ضالني أي شون من إستلير لسر الزمي أو استبين بري خالد تي قود تي دي كردي زور خراب لي داوم دمو تشاوم أنا ناسيتو أي دستو بنزكاني بشتي خراب لي داي ربي بقرباني تي الله من ربي بقرباني تبم جانا كم والله لو هندر بام دبي همو هسك كان هور كدبا بله بوي لا ترسام بالك أو تاخستو لا جانا كم أم تلفون قبار قوتم با مشكلة قوتر نبي أغنى كسير شان بشان الدهم قصابي بكاتد أول تدري أتو ألو جانا ألو بقران خالي بو بابا هم تشتكي